لا مراتبەکانی قەدەرین. طبعا باوەڕهێنان بە قەدەر لە لای ئەهلی سنەت و جەماعەت بریتە لە 4 قۆناغ. 4 بابەت هەیە، 4 قۆناغ هەیە، ئەبێ باوەڕی پێ بهێنن. قۆناغی یەکەمیان پێوترێ قۆناغی علم، واتە الله جل جلاله علمی بە هەموو شتێک هەیە، بچووک و گەورەی، جزئیات و کلیاتی، و عام و خاصی، و نهێنی و ئاشکرای، علمی بە هەر هەمووی هەیە. ئەم علمەی الله جل جلاله دابەشە بێ بەسەر 3 کاتە. کاتی یەکەمیان پێوترێ الماضی، ڕابردوو. الله جل جلاله علمی پێشوەختەی ڕابردووی هەیە بە هەموو شتێ، یعنی ئەوەی ڕووەدا لە کەونە هەمووی لە علمی الله جل جلاله بڕاوەتەوە و تەواویش بووە و علمیشی پێیەتی. لەبارەی ئەم علمەوە الله جل جلاله أفرمي فما بال القرون الأولى قال علمها عند ربي في كتاب لا يضل ربي ولا ينسى. فرعون برسيارك على موسى عليه السلام فرمي جيلكاني بيشو حاليان چۆنە و چۆن ژیانیان گوزەراندووە و چۆن ژیانیان تێپەڕاندووە و حالیان چۆن بۆ لەگەڵ پێغەمبەرەکانیانە. الله جل جلاله فەرمێ موسى وەڵامی دایەوە فەرمووی علمها عند ربي في كتاب، زانستی جیلەکانی پێش و هەمووی لای الله جل جلاله، بۆیە بەڵێ الله جل جلاله هەرچی لە ڕابردووە ڕوویداوە هەمووی لە علمی خۆیەتی، ئاگاداری هەموویەتی. كاتي دومي علم بريتيا لا علمي الله جل جلاله بهمشتك كيسر ودا. الله جل جلاله علمي هي بهمشتك كيستار ودا، وما تسقط من ورقة إلا يعلمها. تناند قلاي دارك كيسب كيوت أخواره الله جل جلاله أيزانه. ولا حبة في ظلمات الأرض، دنكي تويق هرچنا ورد بي لجير چينا كاني زوية كاتك تروكيوي وتشروبكا الله جل جلاله أقداريتي. ولا رطب ولا يابس، علمي بما نهر همي هي يعلمها، طرو وشك حتشي تراي به هرشي وشكاي به. طبعا وإلا كوني شايا طرايا يا وشكاي، علمي بهر همي هي إلا في كتاب مبين. أم علم شير همي لا كتاب كان نسيوه للوح المحفوظة. كاتي سيم بريتيا لكاتي داهاتو لداهات واتشي الرودا. طبعا الله جل جلاله بس خويا قداري داهاتو بنص آيات وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو. الله جل جلاله كليلكاني غيبي لايا، هيج كس كليلكاني غيبي لانيا. طبعا ما أتى وكو لا إله إلا الله وايا، نفي وإثباته. وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو، زانستي غيب كليلكاني لا الله جل جلاله، هيج كز نايزاني خوي نبي بوي هر كسي بليا كسيك هيا يزاني كغيبي مطلق علي أو أي كاثر شريكي الله جل جلاله وبكافر به. والله جل جلاله فرمي ليعلموا أن الله قد أحاط بكل شيء علما، بوي بزان الله جل جلاله بزانست شوار شوي همشتكي قرتوا شوار دوري همشتكي دعوة. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه. إنسان ما خلق كردوه وأجزانين شيل وسوسة بدلو درون يادي كواتا هرتشي الرؤدا لداهاتوا الله جل جلاله أيزانه. دشتك يجيب ولا رسول الله صلى الله عليه وسلم فرمي أي رسول الله صلى الله عليه وسلم آية إما خومان كرداركان ما نكين والله نايزانه ياخد كرداركان من همي لعلمي الله جل جلاله تيبري وبراوته أنجام دراوة. رسول الله صلى الله عليه وسلم فرمي همي تيبري وبراوته أنجام دراوة. يعني
لعلمي أزلي الله جل جلاله هتا روجي قيامة هرچی ڕوئەدا هەرچی ئەنجامەدرێ هەر هەمووی الله جل جلاله علمی پێ و ئەو بابەتەم ڕاوەتەوە لە علمیەوە ئێمە لە ناو علمیەوە کارەکەین ئەمە شتێکی ئاساییە الله جل جلاله هەر لە دنیاە نمونەی ئەو بابەتەی پیشان داوین تۆ باوکێکی لە ناو مناڵەکان تا دانیشتوی ئەزانی بەیانی ئەم مناڵانەی تۆ چی و چیەکەن هەمووی ئەزانی ئەزانی لە خەو هەڵەسن ئەزانی دەم و چاوە شۆن ئەزانی دانیشن نانی بەیانیە خۆن ئەزانی ئەگەر مەکتەب و ئەگەر دایرە و ئەگەر هەر شتێکی تریان هەبێ بۆیە ڕۆن وازانی دێنەوە نانەخۆن خۆیانە گۆڕن شووەدەن چوونە دەرەوەیانە بێ یاخود کاروباری ماڵیانە بێ دواترە خەونەوە دیسان هەڵەستنەوە ئەزانی ئەمە و مامۆستایەک لە قوتابخانەکەی خۆیان دەرسەڵێتەوە و کۆمەڵێک تەلەبەی لەبەردەستە ئەزانی ئەو تەلەبانە کامەیان سەری ساڵ دەرەچێ کامیان دەرەجەی زۆرێنە کامیان کەمە هێنێ کامیان دەرناچێ کامیانی کمالە بێ هەمووی ئەزانێ علمێکی پێشوەختەیە پێیەتی و شافعی ڕەحمەتی ئەڵڵای لێبێ بە چوار لە تەلەبەکانی چوار قسە فەرمێ هەر چواری وەکو خۆیەتە دی بە ئیمامی موزەنیە فەرمێ ئەنتە ناصر و مەذهبی تۆ مەذهبەکەی من سەرەخی بە ڕەبیعی کوڕی سولەیمانە فەرمێ ئەنتە ڕاویەت و کوتوبی تۆ کتێبەکانی من هەموویە گەیانی بە خەڵک بە بۆیتڵیە فەرمێ ڕەحمەتی ئەڵڵایان لێبێ ئەنتە تەموت فی قیودک تۆ لە ناو کۆتوبەندا شەهید دەبی بە کۆتا تەلەبەشیە فەرمێ تۆ گەڕیتەوە بۆ مەذهبی باوکێ واتە مەذهبی ئیمام مالیک ڕێک هەر چواری وابێ ڕەبیعی کوڕی سولەیمانە فەرمێ هەر چواری وابوو جا گەرەمانە بۆ ئینسانێک و بۆ مەخلوقێک ئاسایی بێ کە پێشوەختە بزانێ و کەسانە چۆن دەرەچنە و شتانە چۆن ڕۆدەن چۆن الله جل جلاله ئەبێ نەزانێ ئێمە چی ئەکەین و چۆن ڕەفتارەکەین ولله المەثل الأعلى نمونەی هەرە بەرز بۆ ئەڵڵایە بۆیە یەکێ نەیە بڵێ چۆن ئەبێ الله جل جلاله بزانێ ئێمە چی ئەکەین و چی ناکەین و چۆن هەڵەسین و چۆن دانیشین لە داهاتووە نەخێر هەتاوەکو ئەو کاتەشی کێچێتە بەهەشت و کێچێتە جەهەنەم لە علمی الله جل جلاله بەڕاوەتەوە لە دو ئەویشەوە هیچی نەماوە تۆ لای الله نەیزانێ هەمووی ئەزانێ ورد و درشتی تەنانەت ژمارەی هەناسەکانت ژمارەی گەردیلەکانی جەستت هەمووی ئەزانێ خانەکانی جەستت هەمووی ئەزانێ ئەمە علمی مسبقی الله جل جلاله دواو مەرحەلەی کتابەمان هەیە طبعا أثرێکمان هەیە لە ئیمامی ابن عباسەوە کە باسی کتابەمان بۆکە فەرمێ الله جل جلاله پێش هەموو شتێ لەوح المەحفوظی دروست کرد يعني هێشتا هیچی تیانە نووسیوە لەوح المەحفوظی دروست کردووە کە فەرمێ باسی پانتای و فراوانیەکەیە کە ئەثەرەکە دوور و درێژە کە ئەثەرەکە صحیحە و پاشانە فەرمێ قەڵەمی خەلق کرد و فەرمووی بنووسە لە لەوح المەحفوظە ئەوە بوو قەڵەم دەستی کرد بە نووسین لە لەوح المەحفوظە ئەوەی الله جل جلاله ویستی لێی بوو لە علمی لەوێ نووسرا تەقدیری هەموو شتەکانی کرد هەتا ڕۆژی قیامەتە لە دوا ئەوەی کە علمی الله لە لەوح المەحفوظە نووسرایە ئەوەی تر تۆ ناتوانی پێی بڵێی مەخلوق تۆ بە پێی بڵێی علمی الله تیایە وعلمي الله لوح المحفوظ لعلمي الله بەڵام پێشەوەی تیان نووسیبێتەوە ئەو مەرحەلەیە و قۆناغە مدەتێک کە هیچ علمی الله جل جلاله تێدا نەبن نووسراوەتەوە ابن عباس فەرمێ مەخلوق بووە